شەوی ڕابردوو یەکێتی نزیک بوو لە ئینشقاقێکی نوێ بۆچی گفتوگۆی بافڵ تاڵبانی و سۆڵمانی سەری کێشا بۆ دەنگ بەرزکردنەوە. کۆنگرەی پێنجەم یەکێتی تا ئێستاش کۆنگرەی یەکلاکردنەوەی پۆست و نیگەرانی باڵا جیاوازەکان یەکێتیە، بە تایبەت لەسەر ئەندامانی سەرکردایەتی هەریەک لە باڵەکانی ماڵی کۆسرەت ڕەسوڵ و کەرکووکیەکان. بە پێی زانیاریەکانی تیوار جەنگانێکی شەوی ڕابردوو لە ماڵی تاڵەبانی و لەسەر پرسی ڕێکەوتن لەسەر هەڵبژاردننی کورسیەکانی ئەندامانی سەرکردایەتی کەرکووک بارکرشی کەوتۆتە نێوان بافڵ تاڵەبانی و ئاسۆڵمانی. تیوار زانیوێتی کۆبوونەوەکەی نێوان تاڵەبانی وەڵمانی جگەلەوەی بە بێنجام کۆتایی هاتووە، هاوکات لە کۆبوونەوەکەشدا مناقەشە و دەنگ بەرزکردنەوە ڕوویداوە. بافڵ تاڵەبانی دەیەوێت باڵی کەرکووکیەکان تەسفیە بکات و وەک بربەستێک نەیان هێڵێت لە بەردەم ئەو لیست و ناوانی خۆی دایناون و بەنیازە بیان خاتە ناو سەرکردایەتیەوە، بەڵکو لە بریەوانە لیستێک ناوی نزیک لە خۆی بخاتە شوێنیان. بەرپرسی باڵی کەرکووکیەکانیش هەڕەشەی دروستکردنی لیستێکی لە نێو کۆنگرە کردووە گوتوێتی دەرنەچین دێینە دەرەوە لە هۆڵی کۆنگرە و بایکۆتی کۆنگرە دەکەین. شەوی ڕابردووش مناقەشە و دەمەقاڵی تونند لە نێوان بافڵ و شاڵە کۆسرە دروست بووە لەسەر هەمان پرسوو لەسەر هەوڵی کۆنتڕۆڵکردنی باڵی هەولێریەکان، بە تایبەت باڵی کۆسرە دەسوڵ کە هەر لە یەکەم ڕۆژی کۆنگرە ویستیان بایکۆتی کۆنگرە بکەن، بەڵام لەسەر داوای ئێرانیەکان و بە پەیمانی پێدانی کۆمەڵێک پۆست و فراوانکردنی بازرگانیەکانیان بەشداری کۆنگرەیان کرد، لەگەڵەوەی بڕیار بوو دوێنێ کۆتا ڕۆژی کۆنگرە بێت و ئەندامانی سەرکردایەتی هەڵبژێرێ، بەڵام بەهۆی ناکۆکی و نەگونجان و ڕێکنەکەوتن کۆنگرا درێژکرایەوە بۆ ئەمڕۆ. هێشتاش دیار نییە کایە ئەمڕۆژ ئەو پرسا بە ئاسانی تێدەپەڕێت یاخود کۆنگرەکە ڕاستێکی تر وەردەگرێت، بەڵام هێشتا بافڵ تاڵەبانی لەسەر ئەوە سوورە کە دەبێت زۆرترین ئەو کەسانی دەکرێن بە سەرکردایەتی نزیک و دانراوی دەستی خۆی بن بۆ مەش پەیڕەوی نوێی یەکێتی وەک پاسا و فشاری دەسەڵاتەکانی سەرۆک بەکاردێنێت. هێشتاش دیار نییە ئایا ئیدارەدانی باڵە جیاواز و نیگەرانیەکانی و باڵانە لەسەر دەستی بافڵ تاڵەبانی بەکوێ دەگەن و ئایا دەتوانێت بچ پەیمان و وعدێک ئەمانە بێدەنگ بکات.